والله درمان زۆرتون بوو بەس ئێستا درمان زۆر خۆش ئینشاڵڵا پاڵپشتی دەکا و داوا لە ئومێد خۆش ناوێش دەکەین بە هەموو نوع پاڵپشتی نادیار بیر بکە داوا لە حکومەتیش دەکەین دەست خۆشیانە دەکەین لەمەوبەر گربوونەوەکماکە لە پێش مەلعەبی درمان زۆر ناخۆش بەس ئەوڕۆ درمان زۆر خۆشە دەستخۆشی لە ستافە نوێی دەکەین کە دەست بەکاربوونیان و داوا دەستخۆشی لە ئومێد خۆش ناوێش دەکەین بەڕاستی سەلماندی کە والی شارە بەڕاستی ببێن پشتگیری نادیار بیر دەکات پێشتر ڕخنەمان زۆر لێ دەکەن بەس ئێستا دەستخۆشی لە والی شار دەکەین بەڕاستی هاتە سەخت شتێکی زۆر جوانی کرد بەڕاستی ئینشاءڵڵا شتی جوانتریش دەکا و بەردەوام پارێزگاری یانەی هەولێر دەکات وڵای درمان زۆرتون بوو بەس ئێستا درمان زۆر خۆش ئینشاءڵڵا پاڵپشتی دەکا و داوا لە ئومێد خۆش ناوێش دەکەین بە هەموو نوع پاڵپشتی نادیار بیر بکە داوا لە حکومەتیش دەکەین دەست خۆشیانە دەکەین باشە هەڵبژاردننی سەفین یاسین پارێزەر سەفین یاسین بەلای ئێوە وەکو هاندەران وەکو دەستەی هاندەران چۆن هەلی دەستانگێنن چۆن پێشوازی لێ دەکەن پێتان خۆشە دڵخۆش بوون بەوەی کە بوویتە سەرۆکیانەی هەولێر وڵای پارێزە سەفین کەسێکی پێکە بەڕاستی پێشەوەی گەمەش دەکرا لە هەولێر سەرۆک نادینە بۆ کابرا خەمخۆری نادیار بیر بۆ بەڕاستی دەستخۆشی لێ دەکەم سەرکەوتوو دەبێ ئینشاءڵڵا بە داواکاریتان چێل و یاریزانانی نوێ بۆ ئەوەی یاریزانی نوێ بهێنرێت و وڵی ئەو زەمە جمهوری دەگەێتەوە سەرخوا ئینشاءڵڵا شتی جوان دەکەن ئەمەش بە هەموو نوع پاڵپشتیان دەبین ئینشاءڵڵا وەکو جمهور دەست خۆش